تەباخی غازی کە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەربڵاو بەکاردێنرێت جگە لە مەترسیەکانی لە کاتی ئاگرکەوتنەوە بەپێی دوایین توێژینەوە کە لە گۆڤاری Environmental Science and Technology بڵاو کراوەتەوە لە دووکەڵی جگەرە زیاتر دەبێتە هۆی دەردانی بێنزین کە ئەمە مادەیەکی ژەهرەیی و دەبێتە هۆی تووشبوون بە نەخۆشی شێرپەنجە. لە توێژینەوەکەدا کە لەسەر 247 ماڵ ئەنجام درراوە دەرکەوتووە ئەو ماڵانەی تەباخی غازی بەکاردەهێنن دوو ئەوەندە گازی ژەهراوی لە ناو ماڵەکانیاندا بڵاو دەبێتەوە بە بەراورد بۆ ماڵانەی تەباخی کارەبایی بەکاردەهێنن. فرۆشیارێکی ئامێرە کارەبایەکان و دەڵێت بەهۆی کەمی کارەباوە لە هەرێمی کوردستان ئەو ماڵانەی پێشتر تەباخی کارەباییان بردووە ئێستا فڕیان داواتونەتەوە سەر تەباخی غازی. لە دوای گرانبوونی کارەباوە ئەو ماڵانەی کە وەکو عەرزم کردن بە هەر شێوازێ بێ بەڕاستی ئێستا ڕۆژانەیەکیان هەیە کە بەس بەشی خواردنەکانەکە ناتوانێت هیچ ماڵێک ئێستا بڵێن ئەمپێرێکی مۆلیدە 13-14 هەزارە. باشە ئەگەر هەر ماڵێک تەباخێکیە بێت لەم تەباخە ئەبێت لای خواروەکە ئەگەر یەک چاویشی شپێکە لای خواروەکەی بێت 10 ئەمپێری ڕاکێشا بێ. باشە 10 ئەمپێر ئەزانی 130,000ەکە ئەگەر 13,000یش بێ جا لەبەرەوە بەڕاستی بەڵێ هەمانە کارەبایەکەی فڕێیاوە هاتووە غازێکی بردووە لەبەرەوەی چەرخەکانی هیچ کارەبای ناوێت هەرە بێ بڵێن هیچ کارەبای ناوێتەوە. پزیشکێکی هەناوی و ئامۆژگاری نەخۆشەکانی دەکات دوورکەونەوە لەو شوێنانەی کە خواردنی تێدا لێدەنرێت بەهۆی ئەوەی لە کوردستان ناتوانرێت بە تەواوەتی دەستبەرداری بەکارهێنانی غاز ببن. بەڵام ئەم گازانە کێشێکیانەیە ئەم لێ کۆڵینەوانیم دوایە دەریخستووە ئەمانش سەلامەت نین. هەندێکیانە چێتە ئەوەی کەوەکو جگەرە کێشانێک وابێت کە لە ماڵە بەکار بێ. بە تاکیدە و کەسی کە زیاتر بەکاری بێنێکە و زۆربەی کاتخانمانن بەکارێنن زیاتر بەرکەوتا بن. جامە ترسێکی لە چوە سەر دەرەکات یەکێکیان ئەوەیە کە خۆی بە تایبەتی لە مناڵانە کە ئێشتا کۆندامی هەناسی ناسکترا هەندێک نەخۆشی وەکو ئاڵۆشی هەناسە و کۆکە و بەڵغەم دروستکردن و ئەمانی بۆکە دەرکەوتووە ئەو کەسانی کە خۆیان سنگیان تەواو نییە وەکو نەخۆشی ڕەبوویان هەیە یاخودە و نەخۆشی ببوونی جگەرە کێشانەوە سیەکانیان نەبێت پەکیەکەوێ ئەم نەخۆشانە زیاتر کاریگەریان لەسەریانە بێ بەشێکیان بۆیە چانابنەوە بە دەرمانەکان لەبەری ئەو گازە لە ناو ماڵەکە کە چێشتی پێلێنن بەو غازاکرێ. چێشتخانەی ماڵان ئەو شوێنەیە کە زۆرترین مادەی زیانبەخشی تێدا بڵاو دەبێتەوە بەهۆی دروستکردنی خواردنەوە. ئەندازیارانی تەلارسازی بۆ کەمکردنەوەی ئەم زیانانە دەڵێن پێویستە چێشتخانەکان کراوایان تێدا بێت و هەواکێشی تایبەتیان بۆ دابنرێت دوور بن لە شوێنی دانیشتن و خەوتنەوە. شوێنی مطبەق لە ناو دیزاینەکانیان بیناکانە گرنگترین شت ئەوەیە کە ئەو دیزاینەرە ئەو کەسێکەوە نەخشەکەت بۆ کات بیر لەوە بکاتەوە لە شوێنێکیان سپیسێکی تایبەتی بۆ دابنێ لەم سپیسەیە ڤێنتیلیشن هەوا گۆڕکەیەکی تەندروست هەبێت بۆ ئەوی ئەو غازە زیان بەخشانە ئەو دووکەڵێکە لە ئەنجامی ئامادەکردنی ژەمەکان و خواردنەکاندا دروستە بێت لە ناو بیناکەدا بە ئاسانی بچێتە دەرەوەی بیناکە و نەبێتەوە بێزارکەری دانیشتوان و یاخودە و کەسانێکەوە ئەو سپیسە ئەو زۆنە بەکارێنرا. ئەم دیزاینانی کە ئێستا هەیە مۆدێرنن کە زیاتر هۆڵ و مطبەخان تێکەڵاوەکرێت وا باشترە کە فەزایەک تایبەت بکرێ بە لێنانی چێشت کە ئێمە پێدەوتین هۆت کیچن. زانایان بە مەبەستی زانینی ئاستی بێنزین لە نێوان چێشتخانە و ژووری خەودا لە 87 ماڵ لێکۆڵینەوەیان ئەنجام داوە لە هەردوو ویلایەتی کالیفۆرنیا و کۆلۆرادۆ. لە ئەنجامدا دەرکەوتووە تەنانەت دوای کوژانەوەی و ئامێرانی بە غاز کاردەکان لە 29 چێشتخانەی ئەو ماڵانە چڕبوونەوەی بێنزین لە سەروی ئاستی ئەو مادە کیمیانەوە بووە کە لە دووکەڵی جگەرەدا هەیە. خۆشی سەیدا، میدیای سبەی.